فرمودي سيودوم لا برا صدو شستو حفت. عن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: إن أول ما يسأل عنه يوم القيامة يعني العبد من النعيم أن يقال له: ألم نصح لك جسمك ونرويك من الماء البارد. حديث صحيح الترمذي والحاكم. وتا لا أبو هريرة دجرنوك وتويتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمويتي: براستي كم شتيك برسياري لبارة ودكريت لروجي قيامتا لباري نعمتكانوا أمية كبيد وتريت آية لشي تومان ساغو تندرس نكرت وآية آوي فينكمان بيندايت واتا وابير نكنو كأم نعمتاني خدا هروا شتيشي سروشتينو چۆن ڕەفتاری تێدا بکەیت بە کەیفی خۆتە و هیچ پرسیارێکت لەو بارەوە لێ ناکرێت. نەخێ وان نییە و دەبێ ئاگات لە خۆت بێت و بزانی کە هەموو نیعمەتێکی خوددا پرسیاری هەیە، بەتایبەت نیعمەتی لەشساغی و نیعمەتی ئاوی خۆش. هەروەک پەروەردگار لە سوڕەی ئەتتەکاثر ئایەتی 8 دەفەرموێ: ثم لتسألن يومئذ عن النعيم. واتە لە پاشاندا با دڵنیابن بەڕاستی لەبارەی هەموو نیعمەتێکەوە پرسیارتان لێ دەکرێت. هەروەها پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لا فرمودەیەکدا دەفەرمێ: نعمتان مغمون فيهما كثير من الناس الصحة والفراغ. رواه البخاري. واتە دوو نیعمەتەن زۆر کەس زیانیان تێدا دەکات واتە نرخیان بۆ دانانێن تا لە دەستیان دەچێت. اینجا بیر دەکەنەوە ئەو دوو نیعمەتەش لەشساغی و بێئیشیە. ئەمانەی خوارەوە لەم فەرموودە بە نرخەوە وەردەگیرێن. یەکەم زیندووکردنەوە هەیە و پرسیاری ڕۆژی دوایی ڕاستە. دووهەم نیعمەتەکانی خوددا نابێ بە چاوێکی کەمە و تەماشا بکرێن، چونکە سزای سەختی دوا ڕۆژی هەیە و لە دنیاشدا دەبێتە هۆی دەستەنجی و ئێش و ئازار، وەکو پەروەردگار لە سوڕەی ئیبراهیم ئایەتی 7 دەفەرموێ: لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم إن عذابي لشديد. واتا اگر سپاس بکن زیاد یکم بوتان و اگر کفری بکن براستي سزای من زۆر توندا. شکری نعمت نعمتت بۆ زیاد دەکا، کفری نعمت نعمتت لەناو دەبا. سێیەم تەندروستی و لەشساغی یەکێکە لەو نیعمەتانەی کە لەبارەیانەوە پرسیارمان لێ دەکرێت. جابا لە کاتی لەشساغیدا بە ئیشی باشەوە خەریک بین، چونکە هەم سوودمان لە خۆمان وەرگرتووە و هەم سوودی قیامەتمان تێدا دەستکەوتووە و هەم لە کاتی پرسیاردا سەربەرز دەبین. چوارەم ئاوی خۆش یەکێکە لە نیعمەتە گەورەکانی خوددا، پێویستە بە باشی کەڵکی لێوەرگرین و سوپاسی خودای لەسەر بکەین. ئەو ئاوە پاک و خاوێن و ڕوونەی لەناو ئەو خاک و خۆڵەدا بەو شێوەیە دێنێتە دەرەوە. جا ئەگەر ئەوانەی کە خاوەنی زاناین و لەبارەی زەویەوە ئاگاداریان هەیە، دەبوایە لە هەموو کە زیاتر سوپاسی ئەو پەروەردگاریان بکردایە کە ئەو ئاوە جوان و پاک و خاوێن و شیرینەی لەناو خاک و خوێ و نەوت و غاز و کانە جۆرا و جۆرەکانی تردا دەرهێناوە بۆ مرۆڤ و ئاژەڵەکانیان. بەڕاستی هەر خواناسی ڕاستەقینەی وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم مانای ئەم نیعمەتە گەورەی بەباشی زانیوە. ئەوەتە تەنانەت بۆ دەستنوێژگرتن با لەسەر دەریایەکیش بێت نابێ ئاوی زیاد بەکار بهێنرێت. تێبینی پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم بۆ پارێزگاری لە لەشماوەی نەداوە کە مرۆڤ چەند ڕۆژ بەیەکەوە ڕۆژوو بگرێت. دەفەرموێت: ئین لبەدەنیکە عەلەیکە حەق. ڕەواه البخاری. واتە بەڕاستی لەشت مافی هەیە بەسەرتەوە. و دەفەرمێت: ما أنزل الله داء إلا قد أنزل له شفاء علمه من علمه وجهله من جهله. رواه أحمد. واتا براستي خدای خاوەندە سەڵات و باشکۆ هیچ نەخۆشیێکی نەناردووە مەگەر شیفایشی بۆ ناردەبێ. دەیزانی ئەوەی کە دەیزانێ و نایزانێ ڕێی لێ ناکەوێت ئەوەی کە نایزانێت. هەروەها لە نزاکانیا بەم شێوەیە دوعای کردو و فرموویەتی: اللهم عافني في بدني، اللهم عافني في سمعي، اللهم عافني في بصري. رواه البخاري.
واتە ئەی خودایە لەشم ساغ بکەیت، ئەی خودایە بیستنم بپارێزیت، ئەی خودایە بیناییم بۆ بهێڵیتەوە و بۆ چارەسەری نەخۆشیەکانی مرۆڤ چەندین ڕێگەی داناوە. یەکەم ڕێگای خۆپاراستن ئەلویقایە، وەگەوانی کە لە پێشدا باسمان کردن و کەم خواردنیشی داناوە بەهۆیەشی تری گرنگی پاراستنی لەش. وەگوتراوە بەڕاستی ئێمە گەلێکین، ناخۆین تا برسیمان نەبێ، وە کاتێ خواردنمان خوارد تێر ناخۆین. لەم بارەوە فەرمودەی بە نرخی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم زۆر هەیە کە لێرەدا هەر ئەوەندە دەگونجێ. هیوادارین سوودی لێوەرگرن و بە هەزاران سەڵات و سەلامیش پێشکەش بە گیانی پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم بکەین. پێم خۆشە سەڵات هەمیشە سەلامیشی لەگەڵدا بێت تا فریشتە تایبەتیەکان بەو خۆشەویستەی بگێنن و ئەویش بەو ئیشەی ئومەتەکەی دڵخۆش ببێت. لە ڕیوایەت دەهاتووە كإن لله ملائكة سياحين في الأرض يبلغون عن أمتي السلام. مسند إمام أحمد. وتا خدا کۆمەڵە فریشتەیەکی گەڕۆکی هەیە لەسەر زەویدا کە سەلامی ئومەتەکەم پێدەگەێنن. ئەگەرچی خودای گەورە بەڵێنی بەرزترین جێگا و پلەی بەو پێغەمبەرە ئازیزە داوە و جێبەجێشی دەکات، بەڵام لە لوتفی خدا بەزیاد بێ ئەگەر هەر باوەڕدارێک داوای ئەو جێگا و پلێ بکات بۆ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم، پێغەمبەر صلی الله عليه وسلم شەفاعەتی بۆ دەکات. وەکو خۆی دەفەرمێ من قال حين يسمع النداء اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته حلت له شفاعة يوم القيامة. رواه البخاري. وتا هر کەسێک وەختێک کە گوێی لە بانگ بێ و بڵێ ئەی خودایە ئەی پەروەردگاری ئەم بانگە تەواوە و ئەم نوێژە جێبەجێکراوە، وەسیلە و فەزیلە بە محەممەد صلی الله عليه وسلم بدەیت و بەو ببەخشید مەقامی سوپاسکراوی وا کە بەڵێنت پێداوە، حەڵاڵە بێ بۆ ئەو شەفاعەتی من لە ڕۆژی قیامەتدا. سەلات و سەلام لەو پایەبەرزە لە هەموو کات و جێگایەکدا مادەم جێگای پیسی نەبێت چاکە، بەتایبەت لە شەو ڕۆژی جموعەدا لەناو کۆڕ و کۆمەڵدا ئەجینا پەشیمانی لە دواوەیە، لە پاش بانگدان بەڵام نەک بە دەنجی بەرز و لەناو میکریفۆندا، چونکە هەم ماڵانی دەوروبەری مزگەوت ئازار دەدرێت هەم ئیشێکی داهێنراوە ئەلبیدعەیە. لە باتی چاکەدا گوناهیشی توش دێت، چونکە نە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم نە لە یارەکانیەوە ئەو دەنگ بەرزکردنەوە نەبووە و پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد. رواه مسلم. واتە هەر کەسێک هەر ئیشێک بکات بڕیاری ئێمەی لەسەر نەبێت ئەوە لێی وەرناگیرێت. هەروەها دەفەرمێت كل بدعة ضلالة. رواه مسلم. واتە هەموو داهاتوویەک سەر لێ شێواوی و گومڕاهیە. تێبینی لە هەندێ ناوچەدا باوە کە کاتێ بەیەک دەگەن سەڵاوات لێدەدەن لە باتی سەلامدا، ئێمە بەم شێوەیە ئەو ئیشە ڕاست دەکەینەوە، پێشەچی سەلام لە یەکتر بکەن اینجا سەڵاوات لێ بدەن و دوعای خیر بکەن، چونکە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ إن أول الناس بالله من بدأهم بالسلام. حديث حسن. رواه أبو داود والترمذي. واتا بەڕاستی نزیکترین خەڵک لە خوا و کەسەیە کە لە پێشیانەوە سەلام بکات و سەلام لێکراو دەبێ بە باشتر یان وەکو خۆی وەران بداتەوە، وەکو لە قورئاندا پەروەردگار لە ئاەتی 86 سوورەی النیساء دەفەرموێ وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها إن الله كان على كل شيء حسيبا. واتە و هەر کاتێک سەلامتان لێکرا با بە جوانتر لەویان وەکو خۆی وەرامی بدەنەوە، بەڕاستی خوددا چاودێرە بەسەر هەموو شتێکە، جاکەوا بوو پێویستە سەلام بکرێت و وەرامی سەلام بدرێتەوە، اینجا سەلاوات و دوعای خێر و هەواڵپرسین دەست پێ بکات. بۆ ئەمانەش بەڵگەمان هەیە، بەڵام لەبەر زۆر درێژ نەکردنەوە نەمان نووسیوە. مەبەست لە سەلات و سەلامکردن لە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم شادمانکردنی ئەوە، بەڵام وەختی ئێمە بە پێچەوانەی بڕیاری ئەو زاتە جوڵاینەوە چ سوودێکمان دەست دەکەوێت. هەروەک پەروەردگار لە ئاەتی 63 سوورەی النور دەفەرموێ فليحذر الذين يخالفون عن أمره
أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم. واتە با بترسن ئەو کەسانەی کە بە پێچەوانەی فەرمانی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەجوڵێنەوە لەوەی کە تووشی بەڵایەکی گەورە ببن یان دووچاری سزایەکی دەرناک ببن. ئەو جۆرە گەیشتن بەیەکە نە پێغەمبەرمان صلى الله عليه وسلم کردوویەتی و نە یارەکانی و نە ئەمری پێکردووە. ئیتر تۆی مسلمان چۆنی دەکەیت؟ ئایا خۆت لەوان بە شارەزاتر دەزانیت یان لەوان خۆ بە دڵسۆزتری ئاین؟ کامیان؟ لە وەرامدا دەڵێم هەر کامیان بڵێیت ڕاز ناکەیت و باش وایە هەرچی زووتردان بە هەڵەی خۆتا بنیت و لەم بارەوە وەکو پێغەمبەر صلى الله عليه وسلم و یارەکانی ڕەفتار بکەیت. چونکە خدا لە قورئانی پیرۆز لە ئاەتی 21 سوڕەی الأحزاب دەفەرموێ: لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. واتە بەڕاستی پێشەوایەتی ڕاستەقینە بۆ ئێوە و مامۆستای بەنرخ و بەسوود پێغەمبەری خوددایە صلى الله عليه وسلم. کەسێک ئەم ڕاستیە دەزانێت و ئیشی پێدەکات کە باوەڕی بە خوددا و بە ڕۆژی دوایی ببێت و زۆر یادی خودای کردبێت. پێویستەوەش بزانین کە خودای گەورە داوای لە هەموو خاوەن باوەڕان کردووە کە سەڵاوات و سەلام لەسەر پێغەمبەرمان صلى الله عليه وسلم بدەن و هەروەکو لە ئاەتی 56 سوڕەی الأحزاب دەفەرموێ: إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. واتە بەڕاستی خدا و فریشتەکان سەڵاوات لەسەر پێغەمبەر صلى الله عليه وسلم لێ دەدەن. ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە سەڵاواتی لەسەر بدەن و سەلامی لێ بکەن. لبيك اللهم صل وسلم على عبدك ورسولك محمد وعلى آله وأصحابه ومن تبعه ودعا بدعوته إلى يوم الدين أجمعين. فرمودي سيوسيم لبرا صدو حفتاو تشار عن عبد الله بن عمر بن الخطاب رضي الله عنهما أن رسول الله صلى الله عليه وسلم قال: إنما مثلكم واليهود والنصارى كرجل استعمل عمالا فقال: من يعمل لي إلى نصف النهار على قراط فعملت اليهود على قراط ثم عملت النصارى على قراط ثم أنتم الذين تعملون من صلاة العصر إلى مغارب الشمس على قراطين فغضبت اليهود والنصارى وقالوا: نحن أكثر عملا وأقل عطاء. قال: هل ظلمتكم من حقكم شيئا؟ قالوا: لا. فقال: فذلك فضلي أوتيه من أشاء. حديث صحيح أخرجه البخاري. واتە لا عبد الله کوڕی عمەری کوڕی خەتابەوە ڕزای خوایان لێبێ دەجێڕنەوە کە بەڕاستی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی: وێنەی ئێوە لەگەڵ جوولەکە و گاوردا وەکو پیاوێک وایە کە چەند کرێکارێک بەکار بهێنی و بڵێ کێ تا نیوەڕۆ ئیشم بۆ دەکات هەر یەکەی قیراتێکی پێدەدەم. جوولەکە ئیشی کرد بێ بەو قیراتە، لە پاشا گاوریش ئیشی کرد بێ هەر یەکەی لەسەر قیراتێ. واتە لە نوێژی نیوەڕۆ تا عسر، چونکە لە ڕیوایەتی تردا هاتووە: من يعمل لي من العصر إلى أن تغيب الشمس. لە پاشا ئێوە ئیش دەکەن لە نوێژی عسرەوە تا ڕۆژ هاوا بوون، هەر یەکەی لەسەر 2 قیرات. جا جوولەکە و گاور لە ڕۆژی قیامەتە لە دادگادا ڕقیان هەڵاستێ و دەڵێن ئێمە ئیشی زۆرمان کردووە و کەمە پاداشتەکەمان. خودایش دەفەرمێ: ئایا من لە مافی خۆتان شتێکم لێکەم کردوونەتەوە و ستەمم لێکردوون؟ دەڵێن نەخێر. خودایش دەفەرمێ: دەی ئەوە زیادە لوتف و کەڕەمی خۆمە و دەیدەم بەو کەسەی کە ئارەزوم لێبێت. لەم فەرموودە بەڕێزەوە ئەمانەی خوارەوە وەردەگیرێت. یەکەم وا دەردەکەوێت کە عمری ئەم ئومەتە بەرامبەری عمری جوولەکەیە کە زیاتر لە 2000 ساڵە. ئەلبەتە لە هاتنی حەزرەتە ئیساوە تا دوا هاتنی دنیا، چونکە بە نیوە ڕۆژێکی داناوە.
ئەمەش لێوەرگرتنە نەتاحقیق. دووهەم، ئەم ئومەتە ماوە و ئیشی کەمە، واتە هەم تەمەنیان کەمە و هەم کار و تەلاشیان لەوان کەمترە، بەڵام پاداشیان لەوان زۆرترە. سێم، لەم فەرموودەوە ڕاستی لۆچوونی ئەهلی سونەت و جەماعەت بەهێزتر دەکات کە پاداش و بەخشین لە لوتفی خودداوەیە و کەس بەکردەوەی خۆی ناچێتە بەهەشت. چوارەم، دروستە بە ئیجارەگرتنی خەڵک بۆ ئیشێکی دیاریکراو و لە کاتێکی دیاریکراودا. پێنجەم، خاوەن ئیش دەتوانێت بۆ ئەنجامدانی ئیشێک ئیشکەرەکان جیا بکاتەوە لە ماف و کاتیاندا، بەو مەرجە پێش دەستکردن بە ئیشەکە مافەکانیان بۆ دیاری کرابێ. شەشەم، خوددا ستەم لە کەس ناکات و لە زیادە و کەڕەمی خۆشی پاداشتی خەڵکی دەداتەوە، هەر لە 2 بەرامبەرەوە تا 700 بەرامبەر و بگرێ زیاتریش. وەکو لێرەدا دەفەرمێ فەذالکە فەضلی ئوتیه من ئەشا، ئەوە فەزلی خۆمە و دەیدەم بەو کەسەی کە ئارەزوم لێبێ. خوددا پاداشتی ئەم ئومەتەی لە پاداش و ئەجری جوولەکە و گاورانێک کە باوەڕیان هێنابێ زیاتر کردووە. ئەمەش بەڵگەیە بۆ سۆزی بێپایانی خوددا بۆ ئەم ئومەتە. دەڵێن کاتێ باوەڕداران بە ئیسا باوەڕیان هێنا و پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرموون ئێوە 2 پاداش دەدرێنەوە، پاداشتی ئاینی پێشوو، پاداشتی ئەم ئاینەش. خەریک بوو خۆیان هەڵکێشن بەسەر مسلمانانێکدا کە لە پێشدا بتپەرست بوون و لە پاشا مسلمان ببوون. خودایش دڵنەوای مسلمانانی کردو لە ئاەتی 28 و 29 سوڕەی ئەلحەدید دەفەرموێ يا أيها الذين آمنوا اتقوا الله وآمنوا برسوله يؤتيكم كفلين من رحمته ويجعل لكم نورا تمشون به ويغفر لكم والله غفور رحيم. لئلا يعلم أهل الكتاب ألا يقدرون على شيء من فضل الله وأن الفضل بيد الله يؤتيه من يشاء والله ذو الفضل العظيم. وتا أي أواني كباورتان هناوا لخدا بترسنو باور بپیغمبرکی صلى الله عليه وسلم بهێنن. خدا 2 پاداشتان پێدەدات لە سۆز و ڕەحمەتی خۆی و ڕووناچێکی واتان پێدەدات کە بتوانن هات و چۆی پێ بکەن و لێتان خۆشە بێ. و خدا زۆر لێخۆش بوو بە سۆزە تا ئەهلی کتاب بزانن کە ئەوان هیچ توانایەکیان نییە لەبارەی فەزڵ و بەخشینی خدا و بەڕاستی فەزڵ بەدەستی خدایە و ئەیداد بە کەسێک کە ئارەزووی لێبێ و خدا خاوەنی فەزڵی گەورەیە. منیش دەڵێم يا ربي لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. فرمودي 34 لبرا 178 عن أبي هريرة رضي الله عنه عن رسول الله صلى الله عليه وسلم قال أول ما يحاسب به العبد صلاته فإن كان أكملها وإلا قال الله عز وجل انظروا لعبدي من تطوع فإن وجد له تطوع قال أكمل به الفريضة. حديث صحيح أخرجه أصحاب السنن. واتا لا أبو هريرة دجرنوا كبيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمويتي أول شيكا بندي لسر محاسبة دكريت لبنداتي دا نوێژەکەیەتی. جا ئەگەر تەواوی کرد بێ ئەوە خۆچاکە و ئەگەر تەواوی نەکرد بێ خدای خاوەندە سەڵات و بەشکۆ فەرموویەتی تەماشا بکەن بزانن ئایا بەندەی من زیادە لە فەرزەکەی هەیە واتە سنەت یان تەتەووع. جا ئەگەر زیادەی هەبوو خدا دەفەرمێت بەو زیادەیە فەرزەکەی تەواو بکەن. لەم فەرموودە بەنرخەوە ئەمانەی خوارەوە وەردەگیرێت. یەکەم، گەورەی پلەی نوێژ لە ناوباقی بەنداتیەکانی تردا. هەر بۆیە زانایان لەسەر تەرچی هیچ واجبێ کەسیان بە کافر دانەناوە، بەڵام لەسەر تەرچی نوێژ زۆربەی زانایان کابرا بە کافر دەزانن و بەڵگەشیان زۆر بەهێزە لەسەر ئەو بڕیارە، وەکو لەم فەرموودەدا هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ بين الرجل وبين الشرك والكفر ترك الصلاة فمن تركها فقد كفر. كلام باروا لا فرمودي قسمت الصلاة بيني وبين عبدي دا باسكرا. دوهم، فرض ناتواوەکان بە زیادەی جنسی خۆیان پڕدەکرێنەوە. بۆ نمونە نوێژی فەرز ئەگەر ناتەواو بوو بە نوێژی سنەت پڕدەکرێتەوە و ڕۆژووی ڕەمەزان
ئەگەر ناتەواو بوو بە ڕۆژووی سنەت پڕ دەبێتەوە، کەواتە ئەو لۆچوونەی کە لای وایە تا فەرزی لەسەر بێ سنەتی لێوەرناگیرێت نەیپێکاوە. لە ڕەمەزاناندا هەندێک خەڵک وا فێرکراون کاتی تەڕاویح لە دەوروبەری سۆبەی مزگەوتدا دادەنیشن و جاجاریش دەست دەکەن بە حیکایەتکردن و ناچنە تەڕاویحەوە. بۆچی؟ چونکە فەرزمان لەسەرە و دەڵێن نابێت سنەت بکەیت. ئەو لۆچوونە بەم شێوێ ڕاز دەکەینەوە. ئەگەر دەزانی قەرزاری بۆچی جێبەجێ ناکەیت؟ کام زانا و توێتی ئەگەر قەرزار بیدا بنیشە و گوێی مەدەرێ. جایان دەبێ خەریکی بژاردنەوەی قەرزەکە بیت تا لە کۆڵت دەکەوێت کە ئەمە ڕەئی زۆری زانایانە، یانەوەیە کە هەڵسیت و سنەتەکەی بکەیت تا لە ڕۆژی قیامەتە قەرزەکەی پێپڕ بکرێتەوە، کە ئەمەش ڕەئی کۆمەڵێک لە زانایانە و ئەم فەرمودەیەش ئەو ڕەئیە بەهێزتر دەکات. سێم، ئەم فەرمودەیە هەڵمان دەنێت بۆ ئەنجامدانی فەرزەکان بەڕێک و پێچی بە تایبەت نوێژ تا لە یەکەم پرسیاردا وەراممان چاک بێت. چارەم، هەروەها ئەم فەرمودەیە هەڵمان دەنێت بۆ ئەنجامدانی بەندایەتیە زیادەکان بە تایبەتی نوێژی سنەت کە زۆرن و بۆ بەبیرهێنانەوە هەندێکیان دەنووسین. لەوانە دوور کات پێشنوێژی بەیانی و 4 کات پێشنوێژی نیوەڕۆ، وەکو حەزرەتی عایشە دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: ركعة الفجر خير من الدنيا وما فيها، رواه مسلم، وفي رواية أحب إلي من الدنيا جميعا، متفق عليه. واتا دوور كاتباني چاکتر لدنيا ولويك لدنيا داهيا إمام مسلم، وللرواية تري إمام مسلم وبخاري دا دفرمي دوور كاتي نوێژی بەیانی خۆشەویسترە لای من لە هەموو دنیا. هەر لە ڕیوایەتێکی عایشەدا ڕەزای خوای لێبێ هاتووە کە دەفەرموێ بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم وازی نهێناوە لە 4 کاتی پێش نیوەڕۆ و 2 کاتی پێش بەیانی. كان لا يدع 4 قبل الظهور وركعة الفجر، رواه البخاري. هروها سنة 4 كاتي بيش عصر لبر فرمودي رحم الله امرئا صلى قبل العصر 4، رواه أبو داود والترمذي. بلكو ألباني لسر أو فرمودي علي كدلي براستي بيغمبر صلى الله عليه وسلم بر لنويجي عصر دور كاتي كردوه. إن رسول الله صلى الله عليه وسلم كان يصلي قبل العصر 2 ضل حديث شاذ بلفظ 2 والمحفوظ بلفظ 4 ركعات صحيح. بوشي 2 ركعتا تاككا شاذة أو بارزراوة بوشي 4 ركعتا وراستا. هروها 2 كاتي بيج مغربو 2 كاتي باشيشي لبر فرمودي صلوا قبل المغرب، قال في 3 لمن شاء، رواه البخاري. واتا نوێژ بکەن پێش نوێژی مەغریب و لە جاری سێهەمدا فەرمووی هەر کەسێک ئارەزووی لێیە. واتا ئەمرەکە بۆ واجببوون نییە بەڵکو سنەتە، و لەبەر فەرمودەی كان يصلي بعد المغرب 2، رواه مسلم. واتا پێغەمبەر صلى الله عليه وسلم دوای نوێژی مەغریب 2 کات نوێژی دەکرد. 5 هەروەها 2 کاتی پاش عیشا، وەکو لە فەرمودەی ئیبن عومەر داهاتووە کە دەڵێ صليت مع رسول الله صلى الله عليه وسلم 2 بعد العشاء، متفق عليه. ودور كاتي بيج عشاء لبر فرمودي بين كل آذين صلاة، متفق عليه. واتا لنواني همو بانگو قامتك دا نوێژ هەیە. هەروەها سنەتە 4 کات پاش نوێژی جمعە لبر ئەم فرمودانە. یەکەم ابن عمر دەڵێت أنه صلى مع النبي صلى الله عليه وسلم 2 بعد الجمعة، متفق عليه. واتا كأو لقل پیغمبر صلى الله عليه وسلم 2 کات نوێژی سنەتی کردووە پاش جمعة. دوهم أبو هريرة دڵێ پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرموویەتی إذا صلى أحدكم الجمعة فليصلي بعدها 4، رواه مسلم. هر کاتێ هەر کام لە ئێوە جمعای کرد با 4 کات نوێژ بکات پاش جمعە. جا چاکوایە ئەگەر لە مزگەوتا سنەتەکەی دەکرد 4 کات بکات، و ئەگەر لە ماڵۆ بوو 2 کات بکات. لەبەر فەرمودەی ئیبن عومەر کە دەڵێ إن النبي صلى الله عليه وسلم كان لا يصلي بعد الجمعة حتى ينصرف فيصلي 2 في بيته، رواه مسلم. واتا براستي پیغمبر صلى الله عليه وسلم نوێژی نەدەکرد لە پاش نوێژی جمعە هەتا وەکو ئەگەڕایەوە ئینجا 2 کات نوێژی دەکرد لە ماڵدا.
چاکوایە کە نوێژە سنەتەکان لە ماڵدا بکرێن لەبەر فەرمودەی اجعلوا من صلاتكم في بيوتكم ولا تتخذوه قبورا متفق عليه. بەشێک لە نوێژەکانتان لە ماڵەکانتاندا ئەنجام بدەن و ماڵەکانتان نەکەن بە گۆڕستان. هەروەها نوێژی تاک سنەتە ئەلویتر، وەکو لەم فەرمودەدا هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەوتیڕوا قبل ئەن تصبحوا ڕەواه مسلم، وەتر بکەن پێشەوەی کە ڕۆژ بکەنەوە. هەروەها نوێژی چێشتەنگاو وەکو لەم فەرمودەدا دەڵێ كان رسول الله صلى الله عليه وسلم يصلي الضحى 4 ويزيد ما شاء الله رواه مسلم. واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی چێشتەنگاوی 4 کات دەکرد و زیادی دەکرد لەوەیش تا خوددا ئارەزووی لێ بوایە. هەروەها نوێژی چوونە مزگەوت وەکو لەم فەرمودەدا هاتووە کە جابیر دەڵێ چوومە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە مزگەوتا بوو فەرمووی صلی ڕەکعەتەین متفق عليه، 2 کات نوێژ بکە و دەفەرمێ إذا دخل أحدكم المسجد فلا يجلس حتى يصلي ركعتين متفق عليه. واتە هەر کام لە ئێوە چووە مزگەوتەوە دانەنیشێ هەتا 2 کات نوێژ دەکات. هەروەها نوێژی دەستنوێژ و نوێژی شەونێژ و نوێژی سەفەر و نوێژی دوو جەژنەکان و نوێژی مانگگیران و نوێژی ڕۆژی جیران، نوێژی ئیستیخارە کە هەمیان بەڵگەی دروستیان هەیە، بەڵام ئێمە لەبەر زۆر درێژ نەکردنەوەی باسەکە لێرەدا باسمان نەکرد. فەرمودەی 35 لەپەڕە 183 عن تميم الداري رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال أول ما يحاسب به العبد يوم القيامة صلاته، فإن لم يكن أكملها قال الله سبحانه لملائكته انظروا هل تجدون لعبدي من تطوع فأكمل بها ما ضيع من فريضته ثم تؤخذ الأعمال على حسب ذلك. حديث صحيح رواه أبو داود. واتە لا تەمیمی داریەوە ئەویش لا پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم دەجێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی ئەوەڵ شتێک لە بەندەتی کە کێشەی مرۆڤی لەسەر دەکەن لە ڕۆژی قیامەتە نوێژە. جاگەر نوێژە فەرزەکانی تەواو کردبن نوێژە سنەتەکانی بە زیادە بۆ دەنووسرێت، واگەر لە فەرزەکانیا کەم و کوڕی هەبوو خوددا پاک و منەزەهی بۆ ئەو بە فریشتەکانی دەفەرمێت تەماشا بکەن بزانن هیچ نوێژەشی سنەتان دەست دەکەوێت بۆ ئەو بەندەی منەکە کردبێتی دەی بەو سنەتە تەواوی بکەن ئەو فەرزانەی کە فەوتان دوویەتی لە پاشە هەموو کردەوەکان بەو شێوەیە هەژمار دەکرێت. واتە ئەگەر فەرزەکانی تەواو بوون ئەوە سنەتەکانی بە زیادە بۆ دادەندرێت و ئەگەر نوقسان بن بەو سنەتانە پڕ دەکرێنەوە. ئەمەیش هەڵمان دەنێت لەسەرەوەی کە بێجگەل لە فەرزەکان بە سنەتەکانیشەوە خەریک بین تا لەو ڕۆژەدا گرفتاری شەرمەزاری و سەرشۆڕی نەبین. ئەوەی ڕاستی بێت کەس نەیتوانیوە و ناشتوانێت بە تەواوی نوێژێکی فەرز ئەنجام بدات و خەیری تەواوی نوێژەکەی دەستکەوێت، وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرموێ بەڕاستی کاتێ پیاو نوێژەکەی خۆی تەواو دەکات و دەگەڕێتەوە لە نوێژەکەی کە کردوویەتی بۆی نانووسرێت مەگەر دەیەکی نوێژەکەی یان نۆیەکی یان هەژدیەکی یان حەودیەکی یان شەشیەکی یان پێنجیەکی یان چواریەکی یان سێیەکی یان نیوەی، واتە بە گوێرەی دەستنوێژی چاک و پاک و خاوێنی جێگا و لیباس و ریایی دڵی و لەگەڵ زمانی دا و تێگەیشتنی چاکتر و تەواوتر کە بەرامبەر چیە وەستاوە و چی دەڵێ و چەندێک دڵنیایە لەو گفتوگۆی خۆی لەگەڵ خوددا. ئاشکرا کە ئەمەش لە هەموو کەسێکدا بەڵکو لە یەک کەسدا لە هەموو کاتێکدا وەک یەک نییە و خودایش ئاگای لە هەموو هەڵسو کەوتونیەتی بەندەی خۆی هەیە و ستەم لە کەس ناکات. جام فەرمودێ زیاتر مانای فەرمودەکەی تر ڕوون دەکاتەوە ئەوەی کە لەو فەرمودەوە وەرگیراوە لەمیش بەڕوونتر وەردەگیرێت. پێویستە ئەمەش بڵین کە فەوتاندنی نوێژمادەم بە سوک تەماشا نەکرێت و بەیناوبەین بێت کابرا کافر نابێ، چونکە ئەگەر کافر بووبایە هەواڵپرسی سنەتی بۆ نەدەکرا، بەڵام تاوانبار دەبێت و شایستەی سزایە، وەکو پەروەردگار لە سوورەی ئەلماعون ئایەتی 4 و 5 دەفەرمێ فەوەیل للمصلین
الذين هم عن صلاتهم ساهون واتە وای بۆ ئەو نوێژگەرانەی کە کەمتەر خەمن لە نوێژەکانیاندا و بە پێچەوانەوە قورئان ستایشی ئەو کەسانە دەکات کە پارێزگاری لە نوێژەکانیان دەکەن و دەفەرمێت قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون واتە بەڕاستی ڕزگارە ئەو کەسانەی کە گەردنکەچ و ئارامن لەناو نوێژەکانیاندا و دەفەرمێت والذين هم على صلواتهم يحافظون واتە و ئەوانەی کە سوورن لەسەر ئەنجامدانی نوێژەکانیان. هەروەها پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لەبارەی سوود و بەرهەمە بەنرخەکانی نوێژەوە دەفەرموێ پێم بڵێن ئەگەر جۆگایەک لە دەرگای یەکێک لە ئێوەدا بێت و ڕۆژی 5 جار خۆی لێ بشۆرێت ئایا هیچ سڵکێکی پێوە دەمێنێت؟ وتیان نەخێر، هیچ سڵکێکی پێوە نامێنێت. فەرمووی ئەوە وێنەی 5 نوێژەکانە، خدا بەو 5 نوێژە تاوانەکان لەناو دەبات. بەڵێ بەڕاستی ئەگەر نوێژ بە چاچی ئەنجام بدرێت نەک هەر تاوانەکان دەسڕنەوە بەڵکو بەرگری لە ئەنجامدانی خراپە و تاوانیش دەکات. وەکو پەروەردگار لە سوورەی ئەلعنکەبوت ئایەتی 45 دەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر واتە بەڕاستی نوێژ بەرگری دەکات لە خراپەوتن و خراپەکردن با هەموو شێوازەکانیانەوە. لە کۆتاییدا لە خودای گەورە داواکارم کە یارمەتی مامدات بۆ ڕێک و پێک ئەنجامدانی ئەم فەرزە پڕ خەیر و بەرەکەتە و لە پرسیاری یەکەم و پاش ئەویش سەربەرزانە لێی ڕزگار ببین. ئامین یا رب العالمین. فرمودەی 36 لاپەڕە 187 عن أنس رضي الله عنه قال جاء رجل والنبي صلى الله عليه وسلم في الصلاة فقال الحمد لله حمدا كثيرا طيبا مباركا فيه فلما قضى النبي صلى الله عليه وسلم قال أيكم القائل كذا وكذا قال فأرم القوم قال فأعادها 3 مرات فقال رجل أنا قلتها وما أردت بها إلا الخير قال فقال النبي صلى الله عليه وسلم لقد ابتدرها 12 ملكا فما دروا كيف يكتبونها حتى سألوا ربهم عز وجل قال اكتبوها كما قال عبدي حديث حسن أخرجه أحمد في مسنده واتە لا أنس ودەجێڕنەوە بەڕەزامەندی پەروەردگار بکەوێت دەڵێ پیاوێکات لە کاتێکدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نوێژدا بوو وتی سپاس بۆ خوددا، سپاس بۆ خوددا، سپاسێکی زۆر و پاچی پیرۆزی تێدا بێت. جاکاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژەکەی تەواو کرد فەرمووی شێ بوو واوای وت. ئەنەس دەڵێ خەڵکەکە هەموو بێدەنگ بوون. پێغەمبەر صلی الله عليه وسلم 3 جار ئەوەی فەرمووە. اینجا پیاوێک وتی من بووم بێجگە لە چاکە هیچی ترم مەبەز نەبووە. ئەنەس دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی 12 فریشتە بەپەلە هاتن بۆی بەڵام نەیانزانی چۆنی بنووسن تا پرسیاریان لە پەروەردگاریان کرد کە چۆنی بنووسن. خدای باڵا دەست و باشکۆ فەرمووی هەر وەکو چۆن بەندەکەم وتی ئاوا بینووسن. ئەم پیاوە ناوی ڕەفاعی کوڕی ڕافیع بوو. پێغەمبەریش صلی الله عليه وسلم لە نوێژی مەغریبدا بووە. لەم فەرموودە بەنرخەوە ئەمانەی خوارەوە وەردەگیرێت. یەکەم دروستە مرۆڤ درێژە بدات بە وەستان لە پاش سەمینەوە ئەڕکوع. دووهەم دروستە مەئموم ذیکرێ بکات کە ئیمامەکەی نەیکردبێ. تێبینیەکی گرنگ مرۆڤ ئەگەر بە تەنیا نوێژی کرد هەتا پێی بکرێت با سونەتەکانی نوێژ ئەنجام بدات چونکە ئەنجامدانی سونەتەکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئیشێکی پیرۆز و ئەرکێکی گرنگی سەرشانی مسلمانان و خواناسە ڕاستەقینەکانە و پاداشتێکی گەورەی هەیە و ئەگەر ئیمام بوو ئاویش مافی خۆیەتی هەوڵ بدات بۆ ئەنجامدانی سونەتەکانی نوێژ و بۆ خەڵکیش لەم بارەوە ڕوون بکاتەوە. بەڵام ئەگەر مەئموم بوو چاو لە ئیمامەکەی بکات لە کردار و پێچەوانەی ئەو ڕەفتار نەکات. لەبەر فەرمودەی إنما جعل الإمام ليؤتم به رواه البخاري واتە ئیمام بۆ ئەوە دانراوە کە پەیڕەوی بکرێت و چاوی لێ ببڕێت بەڵام لە وتاردا دەتوانێت چ سونەتێکە بێت ئەنجامیان بدات بەو مەرجەی سەر لە نوێشکەرانی تر تێک نەدات و زۆر دوانەکەوێت لە ئیمام. بەڕاستی ئەگەر مسلمانان ئەم سەردەمە چاک لەم فەرمودانە سەرنج بدەن
ئەوەندە کێشەی لاوەچی دروست نابێت بۆ ئەنجامدانی سنەتێک دووچاری ئیشێکی حرام نابن، واتە بەهۆی ئەنجامدانی سنەتێکەوە دووچاری بەشبەشی نابن. سێم، ئەو ذیکرا واتە حەمدەن کەثیرن طەیبەن مبارەکەن فیه، ذیکرێکی زۆر بەنرخە و باش وایە لەپاش سەمیع الله لمن حەمیدەه رەبەنا لەکە الحەمد بخوێندرێت. ئاگاداریەک لەم فەرمودەدا دەڵێ 12 فریشتە و لە فەرمودێکی تردا دەڵێ زیاتر لە 30 فریشتە و لە ڕیوایەتی تردا دەڵێ 13 فریشتە. ڕیوایەتی زیاتر لە 30 فریشتە ئەو ڕیوایەتێک کە ڕیفاعی کوڕی ڕافع دەیگێڕێتەوە و دەڵێ كنا يوما نصلي وراء النبي صلى الله عليه وسلم فلما رفع رأسه من الركعة قال سمع الله لمن حمده قال رجل وراءه ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه فلما انصرف رسول الله صلى الله عليه وسلم قال من المتكلم آنفا فقال رجل أنا يا رسول الله صلى الله عليه وسلم قال رسول الله صلى الله عليه وسلم رأيت 37 ملكا يبتدرونها أيهم يكتبها أول رواه البخاري. فرمودەی 13 فریشتەیش تەبەڕانی لە ئەبوو ئەیوبەوە دەیگێڕێتەوە. جا دەگونجێ ئەم ڕووداوانە جیابن، وەکو ڕیوایەتی ئەنەس دەڵێ پیاوێک هات و سوەڕیزی جەماعەتەوە هەناسەی سوار ببوو وتی الحمد لله حمدا كثيرا طيبا مباركا فيه. وە لە ڕیوایەتی ئەبوو داودیشدا هەر لە ئەنەسەوە دەڵێ پیاوی هات بۆ نوێژ و هەناسەی سوار ببوو وتی الحمد لله حمدا كثيرا طيبا مباركا فيه. وڕیوایەتی پێشووی خۆمان کە لە ڕیفاعەوە بوو دەڵێ کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم سەری لە چەمینەوە الركوع بەرز کردەوە فەرمووی سەمیع الله لمن حەمیدە. کابراوتی ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. لهر جارێکدا بە گوێرەی ئاگایی و دڵپاچی و پاڵفتەی کابرا بووە، یان ئەگەر یەک ڕووداو ببن زیاتر لە 30 چونکە لای ژوور و حیسابە لە ژمارەدا، چونکە ئەگەر زیاتر لە 30 بوو بێت و 12 و 13 کەشیش هەڕاستە. ئەگەر چی قسەی یەکەمم بەلاوە نزیکترە هەر خودایش خۆی زاناترە.